خۆش هاتنەوە بۆ چاوی واشنتن. 15 ساڵ لەمەوبەر و ڕێک ڕۆژی 20 مانگی سێی ساڵی 2023 بە بڕیاری سەرۆکی ئەو کاتەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کردە لەشکریەکانی ئازادکردنی عێراق دەستیان پێکرد. ئازادکردنی عێراق لە دیکتاتۆریەکەی سەدام حوسەین. شەڕەکەش لە سەرەتادا وەک پاراستنی تەواوی جیهان دادەنرا لە مەترسیەکی گەورە. لەم کاتژمێرەدا هێزە سەربازیەکانی ئەمریکا و هاوپەیمانانیش لە قۆناغەبەراییەکانی کردە لەشکریەکانیاندان بۆ چەکداماڵین لە عێراق و ئازادکردنی گەلی وڵاتەکە و هەروەهاش داکۆکیکردن لە جیهان دژی مەترسیەکی گەورە. بە فەرمانی من هێزەکانی هاوپەیمانان دەستیان کرد بە هێرشکردنە سەر ئامانج و نیشانەی دیاریکراو لە عێراق و بنکە لەشکریەکان بۆ بنکۆڵکردنی توانایەکانی سەدام حوسەین لەوەی شەڕ هەڵبگیرسێنێت. ئەمەش تەنها قۆناغی یەکەمە لە هەڵمەتێکی بەرفراوان. شەڕ بەردەوام بوو. ڕۆژی نوێی مانگی چوار هێزەکانی هاوپەیمانان گەیشتە ناوشاری بەغدا و لە مەیدانی فردەوس پەیکەرەکەی سەدام حوسەینیان شکاند. ئەمەش بووە پەیامێک بۆ جیهان کە ڕژەمی دیکتاتۆری لە عێراق کۆتایی پێهات. بەڵام ئەمە نەبووە مای کۆتایی هێنان بەو مشتومڕانەی لەسەر بوونی هێزەکانی ئەمریکا لە عێراق دەکران. لە ناو ئەمریکاشدا ڕای گشتی دابەش بوو تا ساڵی 2011 وەک چۆن سەرۆک براک ئۆباما لە هەڵمەتەکانی هەڵبژاردنیدا پەیمانیدا بوو بڕیاری کشانەوەی ڕاگەیاند. ئەمشەو ڕادەگەینم ئەرکی شەڕی ئەمریکا لە عێراق کۆتایی پێهات. کردەی لەشکری ئازادکردنی عێراق تەواو بوو. ئێستا گەلی عێراق بەرپرسیارەتی پێشەنگیان هەیە بۆ پارێزراوی وڵاتەکەیان. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا باجێکی زۆریدا تا ئایندەی عێراق بخاتەوە دەست عێراقیەکان خۆیان. ئێمە بەرپرسیارەتی خۆمان بەجێگەیاند. هون جبو نوچه و پیزانین و شاهید چنکو دنگ امریکا ام لجهه بویرینه نوچه این گرنگ جبو وحد شو پینین به یوتیوب و فیسبوک و تویتر خویا کرمانجی و سورانی. برنامه سیاسی، هنری و روناکبیری برنامه کرد کنکشن ده انارتی تیوی ده دکارن لتلفزیون و رادیو پشکا کردیا دنگ امریکا به شو پینن و گهداری بکن. همی پلاتفورم میدیایی پشکا کردیا دنگ امریکا ده خدمت و دانه و جیک راست هل بجارتیه. دەنگی ئەمریکا ژێدەرە هەری باوەڕ پێکری. ئێستاش یەکێک لە پرسیارە هەرە سەرەکیەکان ئەوەیە پاش 15 ساڵ لە ڕزگارکردنی عێراق ئایا ئەم وڵاتە بە شەڕ وێران بووە لەکوێدایە؟ چاوی واشنتن میوانداری ئەلن لیبسن دەکات. ئەلن سەرۆکی بەشی ئاسایشی نێونەتەوەیە لە زانکۆی جۆرج مەیسن و پێشتریش چەند پۆستێکی باڵایی هەبووە لە دامەزراوەکانی حکوومەتی ئەمریکادا. هەر لەم بەرنامەیەشدا دکتۆر عومەر فاروق دەمەلوجی لەگەڵمانە. دکتۆر عومەر پێشتر پۆستی وەزیری ئاوەدانکردنەوەی عێراقی هەبووە. ئەلن دکتۆر عومەر زۆر سپاسانەکەم بۆ ئامادەبوونتان. پرسیاری یەکەمم لە هەردووکتان ئەوەیە. ئەڵبەتە پێش 15 ساڵ هەم هاوپەیمانان وڵاتانی هاوپەیمانان و هەم لە ناو ئەمریکاشدا و ئۆپۆزیسیۆنی عێراقیش بە هەمان شێوە ئاماژەیان بەوە دەکرد کە ئەم ئۆپەراسیۆنەی دەکرێت بۆ ڕزگارکردنی عێراق خەونی عێراقیەکانە. ئێستا پاش 15 ساڵ منەوە پرسیارەتان لێ دەکەم خەونی عێراقیەکان هاتە دی. ئەلن فەرموو. پێم وایە لە عێراق هەستێکی تێکەڵ هەیە سەبارەت بەو بڕیارەی لەلایەن سەرۆک بوشەوە درا. بۆ هەندێک کەس سوپاسگوزاریەکی زۆر بۆ ئەمریکا هەبوو لەسەر ئەو بڕیارە بۆ کۆتایی هێنان بە دیکتاتۆریەت و هێنانە ئارای دەرفەتی نوێ بۆ هەندێک لەو پێکهاتانەی پێشتر بەشێک نەبوون لە پێکهاتەی دەسەڵات. بەڵام بەگشتی هێستا نەرینیەکەی لە ئەرینیەکەی زیاتر بوو لە ڕوانگەی ئەو زیانانەی لە وڵاتەکە کەوتن. نەک هەر بەهۆی شەڕەوە بەڵکو بەهۆی ئەو بێسەروبەریەی لە پاش ڕەکەوە سەری هەڵدا. جا پێم وایە بۆ ئەمریکایی و عێراقیکانیش لەم 11مین ساڵیادەدا ڕنگدانەوەیەکی تاڵ و شیرینە لەسەر ئەو سەروەختە قورسەی عێراقیەکان پیایدا تێپەڕین. هێشتاش دەتوانین هیوامان هەبێت کە عێراقیەکان بە ئاراستەیەکی دروستدا دەڕۆن. بەڵام هەندێکیش دەپرسن ئایا دەکرا عێراق بگاتە ئاستی سربەخۆیی و ئازادی بەبێ هەبوونی شەڕێکی وێرانکارانە؟ Could Iraq have reached a level of independence and freedom without such a devastating war? بسملای دکتۆر عومەر. دکتۆر عومەر هەم گوێت لە ئێلن بوو هەم گوێش لە پرسیارەکەی من بوو. چ جۆرە ڕوانینێکت هەیە؟ Well, you see, Iraq has gone through several wars, unfortunately.
بەڵێ مەخابن وەک دەزانیت عێراق بە ژمارەیەک شەڕدا تێپەڕیوە. یەکەمیان شەڕی ساڵانی هەشتاکانی نێوان عێراق و ئێران بوو کە گەلانی هەردوو وڵات باجێکی گەورەیاندا. دواتر شەڕی داگیرکردنی کۆیت ڕوویدا و جارێکی تریش گەلی عێراق دووچاری مەینەتی هاتەوە و سزایی سەپێنرایە سەر. نە هەر ئەوەندە بەڵکو ژێرخانی وڵاتەکەش بە تەواوی وێران کرا. لە ڕووی مرۆڤایەتیشەوە خەڵک لە بارێکی ئێجگار قورسدا دەژیان. لە ساڵی 2003دا کە شەڕ ڕوویدا بە بڕیاری نەتەوە یەکگرتووەکان نەبوو، بەڵکو بە بڕیاری حکومەتانی وڵاتانی ڕۆژئاوا و هاوپەیمانانی وڵاتان بوو. لە ڕاستیدا خەڵکی عێراق خواستی ئایندەیەکی باشتریان هەبوو بۆ کۆتایی هێنان بەو هەموو شەڕانە و وەهاشیان دەزانی بە پشتیوانیکردنی هێرشەکانی ئەمریکا هەموو شتێک باش دەبێت. بەداخەوە شتەکان وەها دەرنەچوون چونکە قەیرانە ناوخۆیەکان دەستیان پێکرد. دابشبوونێکی گەورە لە کۆمەڵدا هاتە ئاراوە. کورد، شیعە، سوننا قەیرانێکی زۆر هەبوون. من لە بەشێکم کە خۆمان بە عێراقی دەزانین و پێویستە لە ژێری یەک چەتردا بژین و مافەکانی تاکە کەس بپارێزین و لە ڕێی باشترکردنی باری ئابوووریەوە ئایندەیەکی باش دابین بکەین. بە یارمەتی خۆت دەمەوێت شتێکی تر بڵێم. تۆمس جێفەرسن دەڵێت خەونی بینینی بە ئایندەوە لا باشترە وەک لە ڕووداوەکانی ڕابردوو. هەر بۆیە پێویستە سەنگی بخرێتە سەر ئایندە لە پێناو دابینکردنی داهاتوویەکی باش بۆ وڵاتەکە. So let us focus now on the future in order to see how to forge a better future for the country. ئەلەن ئەوەندەی تۆ چاودێری ڕەوشی عێراق دەکەی لە 2023ەوە هەتا ئێستاشی لەگەڵدا بێ خۆت دەزانی لایەنە سیاسیەکان ناکۆچێکی ئێجگار قوڵ لە نێوانیانە هەیە. ئەمە وەکو لایەنی سیاسی جارێ نایەمە سەر شیعە و سوننە و کورد و تورکمان و ئەمانە. پرسیارەکە ئەوەیە ئەم لایەنە سیاسیانە ئەم ناکۆچیانەی کە هەیەە ئایا هەر تەنها مەسەلە تایفەگەراییەکەی وای کردووە ئەم هەموو کێشەیان هەبێ یا مەسەلەی ململانەیە بۆ دەسەڵات و بۆ داهات. پێم وایە ئەو پرسیارێکی باشە کە دەبینین سیاسەکانی عێراق چالاکانە لە بەغدا ئەم هەموو مشتومڕانەیان هەیە لەسەر هەموو شتێک لە بووجەوە بۆ تێکەڵکردنەوەی میلیشیەکان لەگەڵ لەشکردا بۆ ئەوەی چەندێک بۆ ئاوادانکردنەوەی مووسڵ خەرج بکرێت پاشەڕەکانی دژی داعش و هەتا دوایی. چەندێک لەمانە پەیوەندیان بە کێشەی ناسنامەوە هەیە و ئایا کۆمەڵگەی عێراقی خۆی خواستی گەڕانەوەی چەندە بۆ پرینسیپەکانی مۆدیرنی لە کاتێکدا دەیەوێت ببێتە دەوڵەتێکی بەهێز و ڕۆڵی هەبێت لە ناوچەکەدا بیگەڕێت. جا هەندێک جار پێویستە ئەو دۆسیە ناسنامەیە بخرێتە لاوە. ئێمە کە لە دوورەوە سیر دەکەین و دەیبینین سەر و سەودای پەرلەمان ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردنەکانی مانگی 5 داهاتوو بەڕاستی هەندێک ئاساییکردنەوەی سیاسیانە دەبینم لە عێراقدا. ئێستا هەموو شتەکان لە ڕووی ئاینزاییەوە نابینرێن. Normalization of politics in Iraq and that not everything is looked at through the sectarian prism. دکتۆر عومەر یەکێک لە دیاردەباشەکانی دیموکراسی ئەوەیە کە دیاردەی فرەیی یەنێتە ئاراوە زۆر لایەنی سیاسی دروست دەبن. بەڵام لە عێراقدا ئەوەی کە جێی سەرنجە ئەم لایەنە سیاسیانە نەیانتوانی بچنە ناو ململانەیەکی دیموکراسیانە لەگەڵ یەکتر. یعنی ڕووداوەکان پێمان دەڵێن لایەنە عێراقیەکان یەک قبول ناکەن. ئەگەر یەک قبول نەکەن و ئەمە ڕاست بێ عێراق بەرەو کوێ ڕۆ؟ فاکتەرێکی باش لە پاش هێرشەکان هاتنە ئاراوە دیموکراسی بوو لە عێراقدا. ناتوانم بڵێم باشترین شێوەی دیموکراسی بووە، بەڵام خەڵکی هەموو نەژادەکان و ئاینەکان پێکەوە دادەنیشن و بیر و ڕایان ئاڵوگۆڕ دەکەن. ئەمە یەکێکە لە شتە باشەکانی 15 ساڵی ڕابردوو هەرچەندە نەگەیشتونەتە ئەو پێگەی ڕوانینێکی هاوبەشمان هەبێت لەسەر ئایندەیەکی باشتر بۆ عێراق. لە کاتێکدا پێویستمان بە ئاڵوگۆڕکردنێکی زۆری دید و بۆچوونەکان هەیە لە پێناو هێنانە ئارایی سیستمێکی نوێی سیاسی کە مافەکانی تاکە کەسی تێدا پارێزراو بێت وەک لە دەستوری عێراقدا هاتووە. پێویستە وابەستەیی بەو یاسایانەوە هەبێت کە هەن هەرچەندە لەم 15 ساڵی ڕابردوودا نەمان بینیوە بکرێن. پێویستە لە بەردانەواندن لە نێوان لایەنەکاندا هەبێت تا چوارچێوەیەکی گونجاو بۆ ئاڵوگۆڕکردنی بیرۆکەکان دابنرێت بۆ جێبەجێکردنی ئەو یاسایانە. بە ڕوانینی منیش ئەوە تەنها لە ڕێی هەبوونی ڕەوشێکی باشی ئابوووریەوە دەکرێت.
زۆر بە کورتی وەڵامی ئەم پرسیارە بەرەوە لە 2005ەوە دەستوری عراقی لەلایەن گەلی عراقەوە پەسەند کراوە و بۆ بە دەستوری وڵاتەکە. ینی چەندی تری دەوێت چەند 13 ساڵی تری دەوێت ئەم دەستورە جێبەجێ بکرێ زۆر بە کورتی. ئەمە بەڕاستی دەکەوێتە سەر سیاسەکان و لایەنە سیاسەکان دەکەوێتە سەر ئەوەی چەند ئامادەن بۆ لە بەردانەواندن. پێویستە سیستمێکی سیاسیمان هەبێت هاوشێوەی ئێرە ئەمریکا یان ئەوروپا کە خەڵکی نەژاد و ئاینە جیاوازەکان لە ناو یەک لایەندا پێکەوەن و نوێنەرایەتی بەشەکانی وڵاتەکەیان دەکەن و مافەکانی ئەو بەشانەی خۆیان لەڕێ ئەو نوێنەرایەتی کردنەوە بەدەست دەهێنن لە سۆنگەی هەبوونی زەمینەیەکی هاوبەشەوە لەگەڵ هەموو ئەو خەڵکەی لە سەرانسەری وڵاتدا وەک نوێنەرن. ئەلەن لە کاتێکە دکتۆر عومەر وەڵامی پرسیاری دەستورەکەیەدایەوە ویستت شتێکی تازەم پێ بڵێ چی دەویست بێڵێ؟ بەڵێ پێم وایە ئێمە لە سیستەمی ئەمریکادا هەرگیز وهای نابینین. دەستوری وڵاتەکەمان تەواو بووە کەلتورێک هەیە کە بەردەوام پەرەی پێدەدەیت و پوختی دەکەیتەوە. مەبەستم ئەوە نییە زمانێکی فەرمی زێت دەکەیتەوە سەر دەستور، بەڵکو لێکدانەوە بۆ دەستور دەکرێت لەبەر ڕۆشنایی دۆسیەیەکی تایبەت یان گۆڕانکاریە کۆمەڵایەتیەکاندا. ڕۆڵی دادگای باڵا لێرە لێکدانەوەی دەستورە. بۆ عێراقیش پێم وانییە ئەوە ڕەوابێت لە سەر وەختێکدا بڵێیت دەستور زۆر تەواوە و هەموو کێشەکان یەکلایی دەکاتەوە چونکە بەردەوام کێشەی نوێ دێنە ئاراوە. پێشم وایە لە هەموو کۆمەڵگە دیموکراتیەکاندا پێشبڕکێ لەسەر بیرۆکەکان هەن، ململانی هەن کە هیوادارم ململانی خوێناوی نەبن و خەڵق یاسا و دەستور لە چوارچێوەی یاسایەکەیدا بەکار بهێنێت بۆ چارەسەرکردنی کێشەکان. شەڕی عێراق لە ماوەی سەرۆکایەتی دوو سەرۆکی ئەمریکادا بوو، جۆرج دەبلیو بوشی کۆماری و براک ئۆبامای دیموکرات. ئەمەش ینی هەر یەکێکیان جۆرێک لە دید و سەرنجی تایبەتی خۆیان هەبووە بەرامبەر ڕەوشەکە. بێگومان هەڵسەنگاندنەکانیش بۆ سیاسەتەکانی ئەو دوو سەرۆکە جیاواز دەبن. ئێمە سەرکەوتو نەبووین نە لە بەکارهێنانی هێزی سەربازی لەلایەن سەرۆک بوشەوە و ئەو بەنگاشانەی بۆ دموکراسی و گۆڕان دەکران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، نە لە سایەی سەرۆک ئۆباماشدا سەرکەوتو بووین بەهۆی دوورکەوتنەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەهاش بەهۆی هەوڵدان بۆ نێزیکبوونەوە لەوانەی ڕەنگە دوژمن بووبن یان هەندەری یاخیبوون بووبن یان بیرکردنەوەیەکی تیرۆریزمیانیان هەبوو بێت. جا ئایا ئیرانیەکان بن یا ڕێبەرانی ئیسلامی؟
شەڕی عێراق ئەڵێن لە نێوان ینی لەسەر وەختی دوو سەرۆکایەتیا بوو سەرۆک بوش و هەروەها سەرۆک ئۆباما ینی ئەمەش ینی دوو دیدی جیاواز بەرامبەر بە شەڕی عێراق هەبووە ئەوەی کە لە عێراق ڕوویدا لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا بەڕای تۆ شکستی سیاسەتەکانی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بوو لەو وڵاتەدا یا بێتوانایی ڕێبەرانی عێراق بوو لەوەی کە نەتوانن سەقامگیری ئارامی بپارێزن؟ بەڵێ پێویستە ئەو لۆمەیە دابش بکرێت هەموو کەس بەشێکی بەرپرسیارەتی کێشەکانی عێراق لە ئەستۆیە بەڵام پێشم وایە بڕیارەکەی ئەمریکا هۆکارە چونکە زۆر دڵنیا بووین لەوەی قۆناغێکی گواستنەوەی نەرم دەبێت لە عێراقدا بۆ دیموکراسی بە تەواوەتی لەوە تێنەگەیشت بووین چۆن خەڵق تارمایی ترسیان بەسەرەوەیە خەڵق مانای ئازادی ڕادەربڕینیان نەدەزانی نەیان دەزانی چۆن بیرۆکەکانیان بە شێوەیەکی گونجاو بخەنە ڕوو جا من ئەمریکا بە هەڵە دەزانم ئەو جا عێراقیەکان So I fault the United States first and then I think there are failings of the Iraqis as well. دکتۆر عومەر هاوڕای لەگەڵ ئەلێن کە بتەرخەمی عێراقیەکان خۆیان چەند بوو؟ Well, I agree with you that بەڵێ هاوڕام لەگەڵ ئێرن لەوەی حکومەتەکانی هێرشیان کرد تێگەیشتنیان نەبوو لەسەر کۆمەڵگەی عێراقی و بە تایبەتیش ئەوەی نەدەزانرا بە چ ڕەوشێکدا تێپەڕیوە لە پاش ژمارەیەک شەڕ و گەمارۆدان و ئەوانە لە هەمان کاتیشدا عێراقیەکانیش شکستیان هەبووە و هاوڕام ئەو شکستەش زیاتر لای سیاسیەکان بووە ئەوانەی ڕێک پاش هێرشەکان هاتن هیوادارم لە قۆناغی داهاتوودا نوێنەرایەتێکی باشتری خواستی عێراقیەکان هەبێت تا شتێکی زۆر باشتر بۆ وڵاتەکە بکرێت لە هەمان دەمیشدا هیوادارم پشتیوانیەکی ئەمریکا و ئەوروپای ڕۆژئاوا و وڵاتانی تری جیهانیش لەبارەی مرۆیی و سیڤیلیەوە بێت چونکە ئەوەی عێراقیەکان لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا لە ئەمریکایەکان بینیویانە تەنها شەڕ و شۆڕ و دەسەڵاتی لەشکری بووە بەسەر خەڵکەوە عێراق هەرگیز ئەو شارستانیەی لێرە لە ئەمریکا هەیە نەبینیوە پێم وایە ئێستا کاتی ئەوەیە پرۆژەی سیڤیلی ببینین لە ئاوادانکردنەوە و بنیاتنانەوەی وڵاتەکەدا پێویستە ئەم جۆرە پرۆژانە ڕنگدانەوەی هەبێت لەسەر زەوی rebuilding the nation we need to see this support being reflected tangibly on the ground. حەزەکەم یارمەتی مەیلێرە دکتۆر عومەر دەرفەتەکان زۆر بوون لە عێراقدا بەڵام ڕێبەرانی عێراق وەکو من زۆرێک لە کاربەدەستانی عێراقی گوێم لێ بۆ ینی خۆیان دەڵێن ڕێبەرانی عێراقن دەواازە سنوورەکانیان کردوێتەوە بۆ وڵاتانی تر ڕێبەرانی عێراقن کە گەندەڵیەکی زۆر لە وڵاتەکەدا هەیە هەموو پرۆسەکانی خاو کردوێتەوە هەموو پرۆسەکانی تا ئەندازەیەک ڕاگرتووە دەزانی پێویستە پەیوەندیەکی گونجاو هەبێت لەگەڵ وڵاتانی دراوسێ هەموو وڵاتانی چواردەوری عێراق پێویستە پەیوەندیەکی باشە بێت و هەر لە ڕووی سیاسیەوە نا بەڵکو لە نێوان گەلەکانیشدا لە عێراق سەرچاوی گەورەمان هەیە جا ئایا سەرچاوی سروشتی بێت یان مرۆییانە بۆیە پێویست بە نوێترین تەکنەلۆژیای ئەمریکا و جیهانی ڕۆژئاوا هەیە تا بهێنرێنە عێراقەوە و کاریان پێ بکرێت تا عێراق ئابوووریەکی گونجاوی هەبێت بێ هیچ گومانێک دڵنیام لەوەی بە ماوەیەکی کەم دەرکەوتنی ئابوووریەکی بەهێز دەبینیت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەگەر پشتیوانی ڕۆژئاوا هەبێت بۆ عێراق ئەمە شیوای منە و ئێستاش کاتێتی چونکە داعش لەوێ نەماوە حکومەتی نێوەندی کۆنتترۆلی هەموو ناوچەکانی کردوێتەوە جا بۆ کەمکردنەوەی ڕێژەی بێکاری و ژمارەی ئەو خەڵکانی دەچن بەرەو ئەو ڕێکخراوە بەدکارانە ئەوە پێویست بە بارێکی باشی ئابووری هەیە تا ئەو خەڵکە بخرێنەوە سەر ڕێگە ڕاستەکە. I think through the economy one could get the people into the right track. بەڵێ ئەلن دکتۆر عومەر بە گەشتبینی و باسی ینی ئایندە دەکا بۆ عێراق باسی لەوە کرد کە دەڵێ داعش بەرەو نەمان ڕۆیشتووە بەڵام بەڕای تۆ ینی هێشتا ئەو زمینەیە ماوە لە عێراقدا کە نەک داعش ڕێکخراوێکی تری هاوشێوەی داعش لە عێراقا دروست ببێتەوە ئەو کارەساتی کە داعش نایەوە ئەو ڕێکخراوەی تر کارەساتی گەورەتر و خراپتر بنێتەوە. So I think there is a worry now that the Islamic State
جا ئیسانی گەرانیەک هەیە سەبارەت بەو چەکدارانەی دەوڵەتی ئیسلامی ئەوانەی مووسڵ و ڕقەیان جێهێشتووە بڵاو بوونەتەوە و دەشێت وەک تاک ئیش بکەن و لە جێی جیاوازیشدا خۆیان شاردۆتەوە. جا بۆیە پێم وانییە هێشتا عێراق پارێزراو بێت، بەڵام پێم وایە لە پراوێزنانی سونەکان و ڕادیکاڵبوونی هەندێک لە گەنجانی سونەکان وەک کێشەیەک دەمێننەوە تا ئەو کاتەی ئابووری پەرەدەسێنێت و دەرفەتی کار دەرەخسێت. بەڕاستی لەلایەک جێی شانازیە دەوڵەتی خلافەت شکستی هێنا، بەڵام هێشتا ڕێکخراوەکە کۆتایی پێنەهاتووە. دەبینرێن چوونەتە باکووری ئەفریقا لە ئەوروپا جموجۆڵیان هەن، لە عێراقیش پەنجەرەیەکیان هەیە، بۆیە ئاوادانکردنەوەی مووسڵ گرنگە. گێڕانەوەی سونەکان بۆ ژیانی گشتی لەسەر ئاستی نیشتیمانی گرنگە، ناتوانین بڵین لە 100% مەترسیەکە نەماوە. Integration of Sunnis into the national life is important. But I don't think we can say with 100% confidence that the threat is gone. پازدە ساڵ پاش ڕوخانی ڕژێمەکەی سەدام حسین هێشتاش دۆسیەکانی تایبەتن بە دڵنیایی لەگەڵ یەکتر و متمانە بەیەککردنی نێوان پێکاتەکانی گەلانی عێراق لە بارێکی لاوازدایە. بە شێوەیەک دەکرێت بگوترێ چەمکی دەوڵەت بوون عێراقی خستۆتە بارێکی لەرزۆکەوە. Ideally, after the war, the process that should have been followed. لە ڕاستیدا لە پاشەڕ ئەو پرۆسەی پێویستە دەست پێ بکات سەنجی خستنە سەر پێکاتنەوەی متمانەیە لە نێوان پێکاتەکانی گەلی عێراقدا، بەڵام ئەوەی لە پاش 2023 ڕوویدا ئەوە بوو توندوتیژەکان زیاتر و زیاتر کەلێنی نێوان پێکاتەکانیان گەورەتر کرد و وەکو دەشت زانرێت لە زۆر باردا دەبوونە مایەی شەڕ و ئەمەش وڵاتەکەی خستە پێگەیەکی یەکجار قورسەوە، نەک ئەوەی ببێتە وڵاتێکی زۆر گەشە کرد و سەقامگیر. ئەلێن حەزەکە من پرسیارە لە جەناب بکەم دۆسەی پێکەوە ژیان ینی لە عێراقدا لە ساڵی 20ەکانی سەدەی ڕابردوودا یعنی وەکو باز دەکرا پێکەوە ژیانێکی زۆرە ملیانەی پێکاتەکانی گەلی عێراق لە ناو وڵاتێکدا کە پێی دەڵێن عێراق. ئێستا لە پاش 15 ساڵ لە ڕوخانی ڕژێمی سەدام حسین بەڕای تۆ ئەو دۆسەی پێکەوە ژیانە بەهێز بووە یا لاواازتر بووە بە بەراورد لەگەڵ پێشترە؟ So I think we should hope that Baghdad. پێم وایە پێویستە هیوادار بین بەغدا بەردەوام بێت لەوەی شارێکی فرەی سیاسی بێت بۆ هەموو پێکاتەکان و لایەنەکان و کاری پێکەوەی بکەن. ئێستا کاتی ئەوەیە قسەیەکیش لەسەر پەیوەندیەکانی نێوان بەغدا و هەولێر بکەین. ئایا ئایندەی کورد بەشێک دەبێت لە دەوڵەتی عێراقیانە؟ پێم وایە کورد لە ساڵانی 90ەکانەوە تا دواتر ڕەوشێکی جیاوازی هەبووە و بە هەڵکشان و داکشاندا تێپەڕیوە. هەندێک کات هەرێمێکی لاوازی وڵاتەکە بووە و هەندێک جاریش نمونە بووە بۆ سەرکەوتنی دیموکراسی زیاتر و ئابووری سەربەخۆ. جا پێم وایە مێژووی 25 ساڵی ڕابردووی کورد دەکرێت ببێتە شیانی مۆدێلێک بۆ عێراقی ئایندە. هەرێمی کوردستان کۆچبەرانی عەربی وڵاتەکەی لێن چونکە بە پارێزراوترین ناوچەی عێراق دادەنرێت. پێویستە هیوادار بین کە بەشەکانی تری عێراق بەشداریان هەبێت لەو فرەیەی بەغدادا، بەڵام نابێت هەرگیز چاوەڕوانیەکی ناوەقاعیانەمان هەبێت. دەبێت بشڵین کە عێراق دووچاری مەینەتیەکی درێژخایەنە بەهۆی چۆنێتی سەر و سەوداکردن لەگەڵ ئێزیدیەکاندا و هەروەهاش کۆچی بە کۆمەڵی کریستانەکان. ئەمانەش وەهایان کردووە عێراق هەندێک لە تایبەتمەندیەکانی ناسنامەی خۆی لە دەست بدات، پێشم وانییە ئەوە چارەسەر بکرێت. And I do think Iraq in the long run has suffered from the treatment of the Yazidis, the outmigration of Christians. So Iraq has lost some of its special identity, and I don't think that can be recovered. دکتۆر عومەر ئەمە بۆ پێکاتەی سونە عەرەبی سونەش لە عێراقا دروستە ئەوەی کە ئەڵێن باسی کرد لەسەر کورد و عێراق با بڵێن یا حکوومەتی نێوەندی عێراق بۆ پێکاتەی سونەش دروستە؟ Well,
if you ask my opinion about it, I think the first thing to do. ئەگەر ڕای منت بێت لەسەر ئەم مەسەلەیە ئەوە پێویستە یەکەم شت کە بکرێت هەڵوەشاندنەوەی میلیشیاکانە و ئەمەش یەکەم شتە کە پێویستە بکرێت و وڵاتەکەش لەلایەن هێزە ئاسایشەکانی حکومەت و ئەو هێزانەوە بەڕێوە ببرێت کە بە پێی دەستوری عێراق دیاری کراون. ئەگەر ئەمە بکرێت و میلیشیا نەبینیت لە وڵاتەکەدا ئەوە پێکهاتەکانی عێراق دەگەڕێنەوە بۆ ئەو پەیوەندیە گونجاوی هەزاران ساڵ لە نێوانیاندا هەبووە. Turn back into their proper relations that they have had since thousands of years. This for one thing. باشە بەڕای جەنابەگەری یارمەتیم بێ وڵاتانی دراوسەی عێراق ئێران و تورکیا بە تایبەتی ڕێگادەن بەوەی کە ئەم میلیشیانە هەڵبۆشێنەوە. This depends on the Iraqis themselves. ئەمە کەوتووەتە سەر عێراقیەکان خۆیان و ئایا خۆیان بە عێراقی دەزانن یان خۆیان بە بەشێک لە وڵاتانی تر دەزانن. پێم وایە عێراقیەکان ڕێز لە ناسنامەی خۆیان دەگرن. بۆ خۆیشم پێم وایە بەرژەوەندی عێراق دەخەنە سەر و هەموو شتێکەوە. شتە سەرەکیەکە لەوەدایە پێشتر حکومەتی لاوازمان هەبووە. هەر بۆیەشە دەستێوەردانێکی زۆر هەبووە. لە کاتی شەڕدا سنوورەکان هەمووی کراوە بوون لەشکر هەڵوەشابەوە هێزە ئاسایشەکان نەمابوون پێکێنانەوەی دامەزراوەکان کاتی پێویست بوو ئێستا گەیشتونەتە ئەو شوێنی بڵین دامەزراوەکان زۆر باشترن و دەتوانن سەروەری وڵاتەکە بپارێزن بێ لەوەش پێم وایە باری ئابووریش دەگەڕێتەوە وەک ڕۆژانی بەر لە شەڕی هەشتاکان ئەوجا ئەو خەڵکە دەبینیت کە دەمێکە وڵاتەکەیان جێهێشتووە دەگەڕێنەوە ئەزمموی پێشترمان هەیە جا بۆیە سەرێکی ترین شت هەبوونی ئابووریە ئەگەر ئابووریەکی باشت هەبێت ئەوە ئەو کریستیانانەی کۆچیان کردبوو دەگەڕێنەوە چونکە خاک و نیشتیمانی خۆیان خۆش دەوێت و خەڵکی چواردەوری و خۆیان خۆش دەوێت هەر بۆیە دەڵێم سەنگی بخرێتە سەر ئابووری. They love the people around them. I always say that focus on the economy. ئەلەن تۆ چ جۆرە ڕوانیەکەت هەیە پێ دوایە ئەو پێکەوە ژیانە جارێکی تر لە عێراقدا دروست ببێتەوە ئایا پێکاتەکانی گەلی عێراق ئەبەم ڕەوشەی ئێستەیان ڕازین و بیانێ عێراق یەک پارچە بێ لێرەش و حەزەکەم بە کورتی پێم بڵێ ئەمریکا بۆچی ئەوەندە جەخت لە یەک پارچەی عێراق کاتەوە؟ Why does the United States insist on the territorial unity of Iraq? Okay. So I think we are a status quo country. We want ئێمە وەک ئەمریکا هەڵوێستمان نەگۆڕە ئامادەنین تا گۆڕینی سنوورەکانی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وێنا بکەین لە بیرماندا مەگەر تەنها وڵاتیانی ئەو وڵاتانە خۆیان ڕێگەیەکی ئاشتیانە بۆ ئەو گۆڕانکاریانە بدۆزنەوە بۆ پێکەوە ژیانیش پێویستە زمینەکان بڕەخسێن و ئاشتی و سەقامگیری لە وڵاتەکەدا هەبێت دەشمەوێت قسەیەک لەسەر دراوسەکانی عێراق بکەم لە بەرژەوەندی هەر یەکێک لە وڵاتانەیە عێراق وەک وڵاتێکی بەهێز و سربەخۆ بمێنێتەوە پێویستە سەرنج بدەینە پەرەسەندنی پەیوەندیەکانی عێراق و سعودیەکان ئەوەی عێراق بێتە بەشێک لە جیهانی عەرەبی سونە هەرچەندێک عێراق سربەخۆیی زیاتر بێت لە ڕوانگەی ئەمریکاییەوە یانی زۆر کەمتر دەکەیتەوە ژێر هەژمونی ئێرانەوە ئەوەش کە سەبارەت بە میلیشیەکان باسکرا و تێکەڵکردنەوەیان لەگەڵ لە شکردا هەنگاوێکی گرنگە بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی ئێران. Iranian influence in the country. So from an American perspective, those are important issues. ئەلەن دکتۆر عومەر زۆر سپاسان دەکەم بۆ بەشداریتان لەم بەرنامە تایبەتەی چاوی واشنتن زۆر سپاسان دەکەم. Thank you. چاوی واشنتن لە ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکاوە پێشکەش کرا و تەوەری سەرەکیشمان عێراق لە پاش 15 ساڵ.